چ سیارەشی دێنن بابین ئەمە مشکلەمان نییە ئەمە سیارە سینیمانەیە لە مقابل و داوامان لە حکومەت هەرێمی کوردستانە جێوڕێیەکمان لێ بکاتەوە ئەو گەنجانەش حەزوو ئارەزۆکی خۆیانە ئەو گەمەی بکەن و لە کۆنەوە تەعەدی نێوان پەترۆڵ و مۆنیکای هەبووە ئێستاش ئەو گەمە وا بوویتە باو. تۆ وەکو نوێنەری ئۆتۆمبیلی سینی منافەسەکە لە نێوان ئۆتۆمبیلی سینی و ئەمریکی چی لێ هاتەوە؟ وڵاهی وا بڕیار بووە ئەو گەمە ئێمە دەستمان پێکرد لە دوو ڕاوند بڕوا بە دوو ڕاوندا تێپەڕی ڕاوندی یەکەم کردمان وەک دەزانن ڕاوندی دووەم تەواو نەکرا لەبەرەوەی حەکەمەکان لەوێ گومانیان کرد و گوتیان با سیارەکان بستە سەر قەپانی ئیترەوە بوو دوایان موافق نەبوون لێیاندا ڕۆیشتن و هەڵاتن سیارەکانی خۆمان بە دواشیان کەوتن نەیانگرتن ئیترەوە بوو ڕاوندی دووەم نەکرا و دوای بڕیار بوو گەمەشکە بە ڕێوەچی هەل لە نێوان سیارەی ئەمریکی و سینی هەندێک برایانی کەمان قەرار بۆ گەمەی بکەن حکومەت هەرێمی کوردستان بەیان نامەشیدا لەبەر بەرژەوەندیا وڵاتیان بوو پێم وابی لەبەرەوەی ئەو گەمانە دوو گەمەکرا هیچی بەڕێوشێنش سەلامەتدا تێ نەپەڕی هیچ ئەمنیەتیش سەلامەتی پێوە دیار نەبوو گەمەکان لە ڕووەکەوە خۆی ناخۆشە کە حکومەت هەرێم ئەو بڕیارە دەرکرد و لە ڕێوشێوە لە هاوڵاتیان لەبەر بەرژەوەندیوان باشتر بوو و داوامان لە حکومەت هەرێمی کوردستانە جێوڕێیەکمان لێ بکاتەوە ئەو گەنجانەش حەزوو ئارەزۆکی خۆیانە ئەو گەمەی بکەن و لە کۆنەوە تەعەدی نێوان پەترۆڵ و مۆنیکای هەبووە ئێستاش ئەو گەمە وا بوویتە باو هیوادارین حکومەت هەرێمی کوردستان جێیەکی دیاری بکات جێیەکی بکاتەوە لەبەر کۆمەڵە کەسێک حەزی ئەو گەمەیە کاکە بە دوورە دەستبی دوورە ئاوایی بی ها دوور شاربی جێیەکی دیاری بکات زۆر باش دەبێەوە. دوایە لە هەموو تەعەدیەکان هەر سینی دەباتەوە ئەوها قەنەعەتت پێ هەیە؟ بە قورئان ئینسان نابێت قەنەعەتی کولی 100% برەی لا دەبێت سینی ئەوە گەمەیە ئەمەریشی چەند سارە غەبات دەکا ئەگەرم برێم هەر سینی حەقیوان دەخۆم وانە سینی بە قووەتە ئەمریش سیارەی بە قووەتی هەیە ئینکاری ناکرێت لەوانەیە هەندە سیارەی ئەمریشیە بی لەوەی بە قووەتر بی و ئەوە لە هەندێکی ئەمریکی بە قووەترە بەڵام خۆی دەبی منافەسەکە ئەوەی دەرخا وانە پێشبرچەیەکە ئەوەی دەرخا. لە پلانتاندا لە داهاتوو ینی دووبارە مەسەلەن ئەو منافەسێ بکەنەوە بەڵام بە شێوازی تر ئینشاءڵڵا لە پلانماندا شتی زۆر جوانتر بکەین بچینە و چیا و دەشت و دۆرەی کوردستان ئەو جێ جوانانەی کوردستان سیارەکان دەبین نمایش پێ دەکەین سینی و ئەمریکی لە دوورە دەست و یعنی دووری شاری و قەڵەباڵغی و جەنجاڵی شار و بەڕێوشێنێکی سەلامەت نەک ئیزدیعام و دروست بی هیچ ئەمنیەتی سەلامەتی پێوە دیار نەبی ئەو هانا بەڕێوجەیەکی سەلامەت ئینشاءڵڵا لە پلانماندا دەڕۆین و لەگەڵ چەند ڕۆژنامە نووسەرێکیش موافق بووینە موافقەمان کردیە ئەنگۆ برایان گۆش دەبی لێوێ مەوجود بن دەچینەوێن دەردەچینە و چیا و دەشت و دۆڵی لەوێ ئەوجا بە دڵی خۆمان تێز دەکەین بە فول ئەمنیەتەوە ئەوجا ئەو کاتی بەرخوبەران لە بیدایەتی شەریکە شارامیەوە دەرێن بەرخوبەران قسەی خۆمانە هەر گۆتیتم بەرخوبەران ئەو کاتی دەردەکەوی چ سیارەشی دێنن بابین ئەمە مشکلەمان نییە ئەمە سیارە سینیمانەیە لە مقابل نارێن سیارەی ما دنیای خرا دەکەن بەس لێ ڕادەبینن شتی جوان بکەین ئینشاءڵڵا چاوی من گەلک بەخێر بن سەر چاوە.